بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. بەڕێزان لەو ڤیدیۆیەدا پشت بەخوای پەروەردگار هەوڵ دەدەین ئەو خەونانەی کە پەیوەستن بە بینینی پێڵاو لە خەوێدا بە هەموو جۆرەکانیەوە ونکردنی پێڵاو و ڕێکردن بە بێبەیەک پێڵاو لەبەرکردنی پێڵاوی کۆن یەخۆت پێڵاوی نوێ بەڕووباری داچوونی پێڵاو هەموو ئەوانە بە کورتی ئەو خەونانە شی بکەینەوە بە ئیزنی خوای پەروەردگار. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی پێڵاوەکەی بەڕووباری داچوو بەڕووباریدا ڕۆیشت ئەوە ئاماژە و هێمایەکە بۆ لە دەستدانی شتێک لە ژیاندا. جاری وهەیە شتێکی ئاسانە کار و کەسابەتێکە ئیش و کارێکە هاوڕێیەکە یاخود جاری وهەیە لە دەستدانی خزم و کەسوکار و خۆشەویستێکە یاخود جاری وهەیە ئاماژە و هێمایەکە بۆ گیر و گرفتەکانی ژیان. ئەگەر کەسێک وای زانی لە خەودا پێڵاوەکەی ون کردووە ئەوەش ئاماژە و هێمایەکە بۆ لە دەستدانی شتێک لە ژیانیدا جاڕەنگە بەپێی کەسەکان بگۆڕێت هەر کەسە و شتێک لە دەستدا لە ژیانیدا. بەڵام ئەگەر خەونێکی ئاواتبینی ناومێد مەبە ڕووبکە خوای پەروەردگار چونکە خەونەکان بۆ ئەوەن کە ئێمە لە خەوی بێ ئاگاییداوە خەبەر بین بە خۆمان دابچینەوە و پشت بە خوای پەروەردگار ببەستین. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی پێڵاوێکی نوێ و چاک و ڕێک و پێکی لەبەر کردووە کوڕە کوردەواری دەڵێ ئەوە هەر نیعمەتە و خەونێکی زۆر باشە. ئەوە ئاماژە و هێمایەکە بۆ سەفەرکردن بۆ شوێنێکی نوێ و تازە کە ئینسان پێی مرتاحە و زۆر خۆشە. یاخود جاری وهەیە ئاماژە و هێمایەکە بۆ پەیدابوونی هاوڕێیەکی چاک لە ژیاندا کە ئەوەش هەر نیعمەتە. بۆ ئافرەتی هاوسەردار و حامیلەش منداڵبوونەوە گوتراوە پەیدابوونی کوڕێکە. بۆ کوڕ و کچێکی گەنج ئەگەر لە خەوێدا ببینن پێڵاوێکی نوێ و جوان و ڕێک و پێک لەبەر دەکەن ئەوە هەر نیعمەتە و کردەواری دەڵێن مرادیان حاصل دەبێ ئیشاءالله ئەنجامدانی هاوسەرگیریەکی زۆر باشە. هەڵبەت چەندەش پێڵاوەکە جوانتر بێت باشتر بێت ئەنجامدانی هاوسەرگیریەکی سەرکەوتوو و باشترە ئاماژە و هێمایە بۆ ئەوەی ئەو کەسە کوڕەکە یاخود کچەکە تووشی هاوسەرگیریەکی باش دەبێت. ئەگەر کوڕە تووشی ئافرەتێکی باش دەبێت ئەگەر ئافرەتە پیاوێکی باش و چاک و ڕێک و پێک و دینداری بە قسمەت دەبێت ئیشاءالله پێی دەحەسێتەوە لە دنیا و لە قیامەتدا. ئەگەر کەسێک وای زانی بە پێی پەتی ڕێدەکات یعنی هەر پێڵاوی لە بەردانیە ئەوە ئاماژەیە بۆ سەرکەوتن لە ژیاندا بەسەر گیر و گرفتەکانی ژیان یاخود ئاماژەیەکە بۆ ئەوەی لە دوای ناخۆشیەکان کۆتایی پێدێ و ئینسان تووشی خۆشی و هەروەها ناس و نیعمەتی خوای گەورە دەبێت. ئەگەر کەسێک وای زانی پێڵاوێکی کۆنی لەبەر کردووە لە خەوێدا یان پێڵاوێکی دڕاوی لەبەر کردووە ئەوە ئاماژە و هێمایەکە بۆ ئەوەی ئەو کەسە ڕەنگە تووشی گیر و گرفتێک ببێ لە ژیانیدا ڕەنگە شتێک لە دەست بدات ڕەنگیشە ئاماژەیەک بێ بۆ ئەوەی ئەو کەسە گیر و گرفتێکی لە ژیاندا هەیە کێشەیەکی عائیلی هەیە لەگەڵ هاوڕێ و خزمێکی کێشەیەکی هەیە یاخود ناڕەحەتی لە ڕووی دەرونیەوە هەیە ئاماژەیە بۆ ئەوە کە لە ژیانتدا هەیە چارەسەری بکە یان جاری وهەیە ڕوبەڕووبوونەوەی پەیدابوونی کێشە و گرفتەکانی ژیانە هەڵبەت خەونەکان بەپێی کەسەکانیش دەگۆڕێن. بەڵام لە هەر حاڵەتێکدا هەر جۆرێک خەونی ئاواتبینی ناومێد مەبە چاکتر ڕووبکە خوای پەروەردگار و پشت بە خوای گەورە ببەستە ئاگادار کراویتەوە بۆ ئەوەی کە ڕووبکەیە خوای گەورە و هەروەها کێشەکانت چارەسەر بکەیت. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی پێڵاوێکی دڕاوی لەبەر کردووە ینی پێڵاوەکەی کۆنە و دڕاوە و خراپ بووە ئەوە ئاماژەیە بۆ ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان وەگیر و گرفتەکانی ژیان هەڵبەت بەپێی کەسیش دەگۆڕێت. ڕەنگە ئیواهەیە گرفتی هەبێ ئەو خەونە دەبینێت ڕەنگیشە ئیواهەیە ڕوبەڕووی کێشە و گیر و گرفت ببێتەوە. بەڵام بە هەر جۆرێک خوای گەورە لەسەر ئینسانی ئاسان دەکات وەختێک ئینسان ڕووبکاتە خوای گەورە و پشت بە خوای پەروەردگار ببەستێت. هەڵبەت دڕاندنی پێڵاویش لە خەودا هەر گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیانە. بەڵام ناومێد مەبە هەر کاتێک بە هەر جۆرێک خەونت بینی ئەگەر خۆش بوو سوپاسی خوای گەورەی لەسەر بکە ئەگەر ناخۆشیش بوو ئاگادار کراویتەوە هەر گیر و گرفت و کێشەیەکت دەبێت پشت بە خوای گەورە ببەستە و حەلی بکە و ڕووبکە خوای پەروەردگار خوای گەورە بۆ چارەسەر دەکات. ئەگەر کەسێک وای زانی لە ژیانیدا پێڵاوی ڕەنگا و ڕەنگ و جوانی لەبەر کردووە واتە خەوبینین بە ڕەنگەکانی پێڵاوەوە تەنها ڕەنگی زەرد نەبێت کە ئاماژەیە بۆ پەیدابوون و ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەت لە ژیاندا
هەموو ڕەنگەکانی دیکە هەر زۆر باشن، پێڵاوی سوور، پێڵاوی سپی، پێڵاوی حتا ڕەش، پێڵاوی شین، هەموو جۆرەکانی پێڵاو ڕەنگەکان باشن، تەنها ڕەنگی زەرد نەبێت. جا ئەوە خۆشە کوڕ و کچێکی گەنج لە خەوێدا ببینن پێڵاوی سپی یان پێڵاوی سوور، پێڵاوێکی جوان کە لە بەرکردنی زۆر خۆشە و لە پێکردنی زۆر خۆش بێ و پێی دڵ ئارام بێت، ئەنجامدانی هاوسەرگیریەکی باشە و هەروەها نزیک بوونەوەی هاوسەرگیریەکە کە پشت بە خوای پەروەردگار پێی دەحەسێتەوە لە دنیا و قیامەت، چونکە چەندە پێڵاوەکە جوانتر و چاکتر و خۆشتر ڕێی پێ بکرێت، ئەوەندە ئاماژەیە بۆ ئەنجامدانی هاوسەرگیریەکی باش و دڵخوازی خۆیان کە ئیشەڵڵا خێری دنیا و قیامەتی پێوە دەبێت. ئەگەر کەسێکیش لە خەویدا پێڵاوێکی تەسک لەبەر بکات، یعنی چاک نەچێتە پێیەوە، ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی ئەو کەسەیان کێشە و گرفتی لە ژیاندا هەیە، یان ڕوبەڕووی کێشە و گرفت دەبێتەوە، یان ئاماژەیە کە بۆ ئەوەی ئەو کەسە دڵی ناڕەحەتە، دڵی توندە، لە ڕووی دەرونیەوە ئارام نییە، یاخود ئاماژەیەکە بۆ ژیانی ئەو کەسە ڕووی لە ناخۆشی و ناڕەحەتیە، یان هەندێک جار ئاماژەیە بۆی ئەو کەسە ژیانی ناخۆشە، فەقیرە، تووشی گیر و گرفت بووە، ناخۆشی و ناڕەحەتیەکی هەیە، لە خەویدا دەبینێ کە پێڵاوێک لە پێ دەکات زۆر تەسکای ئەن دڕاوە یان کۆنیان خراپە، بار شێوازێک ئەوە ئاگادارکردنەوەیە کە مەترسە، پشت بە خوای گەورە ببەستە، خوای گەورە چارەسەری هەموو شتێکی لەلایە. هەڵبەت لە پێکردنی پێڵاوێکی فەڕاح و خۆش و یعنی بە پێی خۆت بێت، ڕێکردنی پێخۆش بێت، جوان بێت، لێ ڕازی بی، بە ئیسراحەت پێی بڕۆی، هەموو ئەو خەونانە زۆر باشن و نیعمەتن، ئاماژەن بۆ خۆشی ژیان، بۆ بەختەوەری خێزانی، بۆ توشبوونی ناز و نیعمەت، بۆ ئیش و کاری باش، بۆ ئەنجامدانی هاوسەرگیری باش، بۆ سەرکەوتن لە ژیاندا. هەموو ئەوانە ئەگەر پێڵاوەکە فەڕاح و خۆش و جوان و ڕێک و پێک بوو، ئاماژەیە بۆ ئەوەی ژیانت ڕووی لە خۆشیە بە ئیزنی خوای گەورە. دەی سوپاسی خوای گەورەی لەسەر بکە، ئەگەریش بە پێچەوانە بوو مەترسە، پشت بە خوای گەورە ببەستە خۆت قایم کە کەسایەتی خۆت بەهێزکە، چونکە خەون ئەوە نی ئینسان پێی بترسێت، بەڵکو ئەوەیە کە ئینسان خۆشی بوو سوپاسی خوای گەورە بکات، ناخۆشی بوو ڕوو بکە خوای پەروەردگار و پشت بە خوای گەورە ببەستە، خوای پەروەردگار بۆ چارەسەر دەکات بە ئیزنی خوای پەروەردگار. هەڵبەت ئینسان نابێ بە خەون بترسێت، بەڵکو دەبێت زیاتر پێی وریابێتەوە. ئێمەش کە ئەو خەونانە لێک دەدەینەوە، تەنها مەبەستمان ئەوەیە بزانین چۆن مامەڵە لەگەڵ خەوندا بکەن، چونکە خەڵکێکی زۆر جاری وا هەیە بە خەونێک دەڕوخێت، بەڵام ئێمە پێتان دەڵێن چۆن مامەڵە لەگەڵ خەوندا بکەن بە شێوازێکی تەندروست، و هەروەها پێتان دەڵێن خەونەکان هی ئەوە نین کە ئینسان پێیان بترسێت. ئەگەر خەونێکی ترسناک و ناخۆش بوو، ئەوە هەر مەترسە لە شەیتانەوەیە و گوێی پێمەدا. ئەگەر خەونێکی خۆش بوو، مژدەیەکە لەلایەن خوای گەورە و سوپاسی خوای گەورەی لەسەر بکە. ئەگەریش خەونێک بوو کە ناخۆش بوو، کە دڵت پێی ناڕەحەت بوو، کە وات زانی خەونێکی ناخۆشە، ئەوە لە لای کەسێک کە متمانەی پێ بکەی بیگەڕەوە بۆ ئەوەی بە چاکی بۆ لێک بداتەوە و شی بکاتەوە، ئەنجا خۆت بەهێزکە و ڕوو بکە خوای پەروەردگار و پشت بە خوای گەورە ببەستە، دڵنیا بە خوای پەروەردگار کلیلی چارەسەری هەموو کێشە و گرفتەکان تەنها بەدەستی خوای گەورەیە و لە لای خوای پەروەردگارە. بۆ ئەوەیە ئێمە لە خەوی بێ ئاگایی و خەبەر بین، چاکتر ڕوو بکەینە خوای پەروەردگار. دەی لە هەموو حاڵەتەکاندا دەبێ ئینسان سوپاسی خوای پەروەردگار بکە و چاکتر ڕوو بکاتە خوای پەروەردگار. خوای پەروەردگار هەموو لایەکمان بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەت بکات. والسلام عليكم ورحمة الله وبركاته.